خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە پێشاتێکی نوێدا و بۆ یەکەمین جار قوتابیەک دوو مامۆستای زانکۆ دەکوژێت ئەمڕۆ لە هەولێر قوتابیەک هەڵی کوتایە سەر ڕاگرایەتی کۆلێژی زانکۆی سەلاحەدین و دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسایی تیرۆر کرد و دواتریش مامۆستایەکی دیکەی کۆلێژی ئەندازیاری بە ناوی ئیدریس حەمەخان لە هەمان زانکۆ تیرۆر کرد. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چۆنەتی ڕووداوەکە و هۆکارەکانی زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و تاقەکردن و تۆڵەسەندنەوە هەروە هۆکاری چیش بکرێ بەوەی کە ئەم حاڵەتانە چارەسەر بکرێت یاخود بۆچی هەندێک خەڵک چەکی بە ئاسانی دەست دەکەوێت بە تایبەتی چەکی بێمۆڵەت بۆچی نەتوانراوە ئەمە کۆنتڕۆڵ بکرێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین هەروەها محەممەد گۆمەشینی و بەدریای ئیسماعیل قسە لە سەرم پرسە دەکەین سەرتاچین لای دکتۆر کامەران یونس. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سەرخۆشتان لێ دەکەین ئەگەر سەرەتا باسێکی ڕووداوەکەمان بۆ بکەی ئەو ڕووداوە چۆن ڕوویدا. بەڵێ کاک دکتۆر کامەران باڵ دەگەرم لای کاک دکتۆر دەچینە هەولێر لای بەدریە خان ئەندامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان. بەدری خان سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر و ڕووداوەی کە ئەمڕۆ لە هەولێر ڕوویدا خوێندنەوەتان بۆ ئەم ڕووداوە چیە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشی بۆ جەنابێت تایبەت بۆ خساندنی تایبەت بۆ گفتوگۆکردن سەبارەت بەو کەیسە دڵتەزێنەی کە ڕوویدا من لێرەوە پرسە خۆشی خۆم ئاراستی هەردوو بنەماڵەکەکەم. بەداخەوە ئەم کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو بەڕاستی ئازاری گەیاند بە دڵی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان تایبەت ئەو توێژە زیندووە وشیارەی کە لە زانکۆدان هەموو پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو ئەو خاوەن پیشانە و ماستەر و ڕاگر و مامۆستانی زانکۆ دەکەم بەڕاستی هەموو کەسێکی خاوەن ویژدان پێدەچێ بەبیستنی ئەو هەواڵە چۆنەڵی هەواڵێکە چۆنەڵی وەکو کوشتنی بە کۆمەڵوایە تەسیر و کاریگەری زۆر سلبی لەسەر دڵ و دەرونی هەموو لایەکمان و بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو پیشەیەوە ئەو خاوەن پیشۆ مامۆستایانی زانکۆ و بە هەمان شێوە هەردوو بنەماڵەکە من لێرە و پرسە و سەرخۆشی خۆم ئاراستی هەردوو بنەماڵی بەڕێز دەکەم سەبارەت بە ئەو تاوانە کە بەداخەوە ئەمڕۆ سەری هەڵدا کە لەلایەن خوێندکارێکەوە بەرامبەر بە دوو مامۆستا بە دوو خاوەن پیشە بە دوو چۆنەڵی کەسی بە ئەزمون کە ئەو دوو کەسا چۆنەڵی سەرمایەیەکی مرۆین بۆ پیشەکەی خۆیان بەداخەوەمە جێگەی نیگەرانیە جێگەی هەڵوێستە لەسەرکردنە سەبارەت بە توانای ئەمڕۆ کە ڕوبەڕووی ئەو دوو مامۆستا بەڕێزە بۆ کەمە بەڕاستی تاوانی بانقەستە وە کوشتنی بە ئاشکرایە ئەمە تاوانی چۆنەڵی قێزەونە تابان بەپێی سزای عقوباتی عێراقی کە مادە 406 مەفروزە بەپێی قوسی سزاکەی ئەم کەسە بکەری ئەو تاوانە هەڵسوکەوتی لەگەڵ بکرێ و سزا بدرێ بۆیە بەڕاستی تەنها دوو کەس نەکوژراوە بگرێت تەنانەت پاسەوانەکەش کە بە دەستی عەمدی ینی نیشانەی کوشتن و تەقەلیەکردن و بریندارکردن ئەمەش هەر ئاماژەیە بۆ کوشتن هەروەکو کوشتن وایە بۆیە بەداخەوە کە ئەمە دیاردەیەکی زۆر قێزەونەوە زۆر ترسناکە ئەمە وای کردووە کە ژینگەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی ژینگەی زانکۆکان لە مەترسیدا بن کە ئەمە حاڵەتێکی مەترسیدارە خوێندکارێک بتوانێت بڕاتە ناو حەرەمی زانکۆ و هەموو فلتەرەکان تێپەڕێنێ بەڕاستی منەمەوێت لێرە ئەوە بڵێم کاک حەکیم دەبوو لە ناو زانکۆدا لە پرزگەدا پێش داخڵبوونی حەرەمی زانکۆ پشکنینێک هەبێت کاگەر پشکنین هەبوایە گەنجێک نەیەتوانی بە چەکە و باڵگرتنی چەکەوە چۆنەڵی داخلی حەرەمی زانکۆ بێ و ئەو کاردانەوە خێزنەوە خراپە ئەنجام بدات. بەڵێ دەگەڕێم وڵات دەچین لای دکتۆر کامەران سەرۆکی دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین. دکتۆر سوپاس بۆ بەشداریتان.
سەرخۆشتان لە یەکەین دەمەوێت ڕووداوەکەمان بۆ بگێڕیتەوە چۆن ڕوویداوە ئایا و کەسە لە پرزگەوە ڕۆشتوە یاخود لە شوێنی ترەوە ڕۆشتە ناو ڕاگرایەتی کۆلێژی یاسا و ئەو کاری ئەنجامداوە؟ بەێ هەروەکو باسم کاتژمێن هەشت سارێکی بەیانی تاوانبار لە دیواری پشتەوەی کۆلێژ ئاوا بۆ چکە ناخۆژیان بە پرزگەدا نەچوە لە دیواری پشتەوە چوە لەوێن ئینتیزاری شەهید دکتۆر کاوانی کردووە کە گەیشتە کۆلێژ چیتە ژوورە خۆی دیار لە پێش ژوورەکەی ئەوەردار گولەکی لێداوە پاشان یەک دوو گولێکی داوە ئێستا پاسەوانێک لێ بووە پاسەوانێکی یانی مەدەنی پاسەوانش مەدەنی لەوی بە ئیشەوان لۆی چووە گولەکیشی لە پاسەوانەکەی داوە بەڵێ پاشان ڕۆیشتووە. باشە بەس دکتۆر سەرەتا هێرشی کردوتە سەر دکتۆر کاوان پاشان ڕۆژتۆ بۆ ماڵی دکتۆر ئیدریس؟ بەخوای ئەو ڕووداوی ئەوەی کۆلیژی یاساکە من پێی وەنی هەشت سارێک بووە ئەمن بزەبت نازانم کاتژمێرتم بۆ ئەوانی دکتۆری ئیدریس دەبی ئەوە دیاری بکرێتن لە ئەوەی ئەمنی و ئەوان دەزانن یا دەزانن کەی بۆ بزەبت ئایا ئەوە شتەماری دکتۆری ئیدریس یان هاتە دکتۆر کاوان بزەبت من ئاگادار نیم. باشە بەس دکتۆر ئەو چەکەی کە بەکاریە ناوە دەمان چە بووە کە بەرەزووتر لە حوشەی پشتەوە هاتوتە ناو حرەمی زانکۆ بەکە ئەو چەکەی بەکاری ناوە هەر لە ناو ڕاگرایەتی کۆلێژ بەکاری ناوە؟ ئەو دەماسێ بەکاری تاوانبار دەماسێ بەکاری ناوە بەری. بەڵێ دکتۆر دەماچە بووە؟ ئەوەی تاوانبارەکە بەری دەماسە بۆ بەکاری هێناوە بەس پاسەوانەکە نا پاسەوانەکەی کۆلیژەوەی مەدەنیە پاسەوانی مەدەنیە یعنی نەکری زێرەڤانی پاسەوانی مەدەنی بووە. بەڵێ بەڵێ ئەی ئێستا ئەو پاسەوانە بڵێن تەندروستی چۆنە ئێستا و پاسەوانە؟ خۆشم ئێستا پێش ئەوەی پەیوەندی لەگەڵ جەنابتان بکەم پەیوەندیانم پێ کرد ئەلحەمدوللا باری تەندروستی جێگیرە ئەلحەمدوللا شتەوەری بۆ کراوە باریەکەی تەندروستی جێگیرە. باشە بەس دکتۆر ئەو بکوژە کێشەی هەبووە لەگەڵ زانکۆی سەلاحەدین یاخود بۆچی ئەمە ڕوویداوە پێشتر هیچ کێشەیەکی لەم شێواتوتە بەرەسی جەنابتو بڵێن ڕاگرایەتی کۆلێژی یاسا بێ بۆچی ئەم کاری کردو؟ ئەم قوتابی تاوانبارە لە ساڵی خوێنی 2019-2020 داواکاری باسنەوەی پێشکەشکردن بە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سۆران بۆ زانکۆی سەلاحەدین داواکاریەکەی قبوڵ کراوە وەرگیراوە پاشان ڕاگری کۆلیژی یاسا زانی کە ئەو قوتابی کەوا کێشەی دادگای هەیە و ئەوەی بەرزەکەی لەسەرا مساج بۆ سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین کردووە کاو کاتۆر ئەحمەد بەی سەرۆکی زانکۆ بە گوتە ئەو قوتابی کێشەی هەیە و کێشەی لە دادگا هەیە ئامن پێی نامەوێت بگوازێتەوە بۆ کۆلیژەکە مافی خۆشی بووە فەرمانەکان هەڵوەشاندیتەوە لەو ناوە نە زانکۆی سلێمانی وەریگرتووە نە زانکۆی سەلاحەدینیش وەریگرتووە کێشەکەی دیارە بەردەوام بووە تاوەکو ئاخر جوار لە 5 تاری 2022 هێزوومە هەردوو وەزارەت بڕیارێکی دەرینەکەوە هەردوو زانکۆی سەلاحەدین و خۆشۆران لاریان نییە ئەو قوتابیە لەچێ داوام دەکە با داوام بکات. بەڵێ ینی بڕیارەکەش بەخۆی گەشت بوو کە ئەو مافیەوە هەیە بگەڕێتەوە زانکۆ ئەم لە مانگی چوار بڕیارەکەی پێگەشتە بوو دکتۆر؟ ئەو بڕیارە دێتە زانکۆکان یانی دەبێ قوتابێکە سەردان کاتە لەو فترێکامە لێرە بووینە قوتابێکە سەردانمایی نەکردووە بپرسێ ئایا بڕیارەکە چ بۆ تابێت زانکۆ سۆرانیش ئاگادار نیم وەڵڵا. باشە بەس دکتۆر پێشتر ئەم حاڵەت هاتووتە لای جەنابەت ئەم قوتابێک کێشەی هەبێ یاخود نەخۆشی دەرونی هەبێت هاتبوو لای جەنابەت هیچ کەسێکی لەم شێوەیە؟ ئەمە خۆم 2022 ئەوەم کردە وەکبوویمە سەرۆکی زانکۆی سارمانگا لەو سارمانگە نەخێر ناتو سەردانی زانکۆی نەکردووە کەوا کێشەی هەبێتە نە سەردانی منی کردووە نە سەردانی کۆلیژی نەکردووە نەخێر. بەڵێ ئەی دکتۆر سەبارەت بە ئەو شوێنەی کە دکتۆر ئیدریس بڵێن لەوێ بە ئامان گیراوە ئەو هەر کەمپی مامۆستانی زانکۆیە بڵێن سیاز وشتی نییە یاخود هەر گەڕێکێکی ئاساییە و ناوچەیە بە خۆتان خۆم مالیشم لەوێ مالی خۆشم لەوەیە ئەو هەزار خان بوو بە مامۆستانی زانکۆ دروستکرا هەزار خانیە بۆ مامۆستانی زانکۆ بەس ئێستا تەخیلی لەوانەیە 100 خانیابێ هەیە فرۆشتیتەوە غەیری مامۆستای زانکۆشی تێدایە. بەڵێ ئەی سیاز وشتی هەیە بڵێن نەکراوە یاخود هەر وەکو گەڕێکێکی ئاساییە سیاز نەکراوە لە مێژە مامۆستایەکان ئەنجومەنێکەیە داوا دەکەن کەوا سیاز بکرێتن بەس دیارە دوو ڕێی هەیە ناو مامۆستایەکان هەندێکیان پێیان باشە سیاز بکرێت بەس ژمارە شێر مامۆستایان پێیان باشە سیاز بکرێت لەبەر هەندێک تا ئێستا سیاز نەکراوە. باشە بەس دکتۆر دوایین پەیوەندی کە هەردوو بێ لەگەڵ ئەو دوو مامۆستایە
چی بۆ باسی چیتان کردووە این پەیوەندی کە لەگەڵ ئەو دوو مامۆستایەتان بوو؟ دوای پەیوەندیم لەگە هەردوو شەهید کاپتۆر کاوان دوێنێ شەو تەلەفۆنیم بۆم کرد ئێمە وەکو زانکۆی سەلاحەدین بەنیاز بووین ئەنجومەنی زانکۆمانە بوو کاتژمێرێک ئەویش گوتی من بوویمە بەهۆی کە بوویتە پرۆفسۆرێکیا پێم خۆشە ئەنجومەنی زانکۆ داوت کەم پاشت کۆبوونەوەکە گوتم زۆر باشەوە ئێمەش پێما خۆشە و لە گروپ بڵایشمان کردەوە کاوا بەیانی پاش کۆبوونە ئەنجومەنی زانکۆ داوەتی دکتۆر کاوانینە بەداخەوە. بەڵێ وەکو خۆتان دکتۆر وەکو زانکۆی سەلاحەدین سکاڵاتان تۆمار کردووە؟ سکاڵات تۆمار دەکەن وەکو خۆتان؟ وەکو بەیاننامەمان دەرهێناوە و یانە بەیاننامەکەشمان ئاراستەی سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستان وەزارەتی ناخۆ کردیا کەوا دەبێت تاوانبار بە زووترین کە کار دادگایی بکرێتەوە قسەتی زانکۆ بپارێزێتەوەی مامۆستایان و قوتابی فەرمانبەرانیش تووشی گرەوا بچێنەبن. باشە دکتۆر دوا پرسیارم ئەگە خۆش شتێکت مابێ ڕێکاری تونتر لە مەودووە دەگیرێتە بەر لە زانکۆکەتان؟ خۆتان دەزانێت زانکۆی سەلاحەدین نزیکەی 25,000 قوتابیە زانکۆی سەلاحەدینیش کەمپەسە چینیە کۆلیژەکانی لە شوێنێکی جیاجیانە یعنی ئەو شاوامان لێ دەکاتن ئێمە چەندە بەداخەوە زانکۆ قوسێتی خۆی هەیە زانکۆ حرەمی خۆی هەیە بەس وامان لێ دەکاتن ئەمەندە مەودووە ینی لە پرسگەکان گۆتەنی هەندێکی زراعاتی زیاتر وەرگێت توندی لەگەر باشە با دکتۆرەوە پرسیارەش لێ بکەم ببوورە سەبارەت بە بڵین بەژماوە تاقیکردنەوەی مابێت دوای چەند ڕۆژی تر خوێندن ئاسایی دەبێتەوە لە زانکۆکەدا؟ ناخوێندن زۆر ئاسایی و تاقیکردنەوەکان ڕاوناوەستی بەس ئێمە وەکو زانکۆ وەکو وەزارەت شیداد ڕاگەیاندرا کەوا هیچ ساڵاتێک ناکرێت بەس تاقیکردنەوەکان ئەگەر لە هەر کۆلیژێکی مابێ بڵێ تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت. بەڵێ سوپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر کامرانیوس سەرۆکی زانکۆی سەلاحەدین زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سوپاس دەکەین. دەچینەوە لای بەدریخان تا کاک محەممەدیش وەرەگرین دواتر کاک محەممەد گۆمەشینی بەدریخان سەبارەت بە ئەم کێشەیە کە پێشتر ئەم کێشەی لە دادگا بووە چەندە ڕۆتیناتێ لە دادگاکان باز دوێکێک کە لە 2019ەوە کە فەسڵ کراوە لە زانکۆی سۆران ئەم کێشەیە بۆ لە دادگا ڕۆتیناتێکی زۆر نییە لە یەکلاکردنەوەی کێشەکان لە دادگاکان؟ بەداخەوە ئێمە وەک لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ هەمیشە ڕوبەڕی ئەو گرفتە قوڵابینەوە کاتێک کە سەردانی گرتن و گواستنەوەکەین یاخود دەچینە ئاسایشەکان یا بۆ نمونە لە دادگای تەمیز لە چاکسازیەکان زۆر بە زەحمەت بۆ نمونە نەتیجەکانە گەڕێنەوە بۆ شوێنی پەیوەندیدار ئەوەی کە لای ئێمە زۆر گرفتە و لەگەڵ لایانی پەیوەندیدار و داواکاری گشتیشە زۆر قسەمان کردووە سەبارەت بە کەم تەرخەمی دادگاییکردن و دواکەوتنی دادگاکان و هەتا دوایی ئەوە ئەمە خۆی گرفتێکی قوڵ و گەورەی دروست کردووە کەمە ئەوە لێکەوتەکەی بوو بەداخەوە کاگەر بێت و بۆ نمونە دادگاکان بەو شێوە بەرچاوە دوانەکەون ئەو لێکەوتە خراپانەی لێ ناکەوێتەوە بۆیە ئێمە هەمیشە جەختمان لەوە کردوتەوە مەفروزە دادگاکان بە ئەرکی خۆیان هەستن و پیشەیانە کار بکەن و دوور بێ لە دەستی حیزبی و بە ئینسافەوە بە هەمیشەکە خەڵکی ئومێدی هەیە هیوای لەسەر یاسا هەڵچنیەوە و بۆ هەموو حەدەسێک بۆ هەموو ڕووداوێک هانا بۆ یاسا دەباو دەوێ یاسا سەروەر بێ مەفروزە یاساش بە ئەرکی پیشانەی خۆی هەستێ مەفروزە بە تایبەتی دادگاییکردنی ئەو کەیسانە دوانەکەوێت هەموو جۆرە کەیسەکانەوە گرفتی گەورە ئێمێکە بە بەردەوامی دادگاییکردنی کەیسەکان دوا دەکەوێتەوە ئێمە هەمیشە جەخت لەو دەکەینەوە مەفروزە دادگا و بێلایانی خۆی نیشانی هەموو هاوڵاتیەک و هەموو نەک بۆ نمونە هەژارێک یاسای لەسەر جێبەجێ بکرێت دەستڕۆیشتوویەک مەسئولێک کاربەدەستێک کە بکەری تاوانێکە وەکو بەرزەکی بانان بۆی دەرچێت بەداخەوە بکەری چەند گەنجێک بکەری چەند تاوانێک کە گەنج بوونجاری وایە تاوانەکەی زۆر قرس و توندیش بووە بۆ ئەندازەی نیو کاتژمێریش سزا نەدراوە زیندانی نەکراوە و دیزە بەدەخۆنی پێکراوە و ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە و سڵحی بۆ کراوە هەتا دوایی بۆیە بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆر جار یاساکان تەنها لەسەر خەڵکی هەژار و ڕەشوڕود جێبەجێ. سوپاس دەکەین کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشی بوو ورە درەنکاتینە لای بەڕێزت دەمەوێت خوێنەوەی بەڕێزت بزانم وەکو توێژەرێک وەکو ڕاوێژکارێکی خێزانی ئەمڕوو داوە چەند ڕەهەندی هەیە هەم
ئایا لە ڕووی یاساییەوە بێ لە ڕووی پەروەردە و بێ لە ڕووی سیستەمی خوێندنەوە بێ هەتا لەوێ پێشاتێکی مەترسیدارشێکە پێشتر حاڵەتی لەم شێوەیە ئایا لە کوردستان تۆمارکراوە بەم شێوەیە لەناو دوو مامۆسای زانکۆ بکوژرێ لەلایەن قوتابیەکە سڵاوتان لێبێ کاکچیم سڵاو لە میوانە ئەزیزەکان پرسە و سەرخۆشی لە خۆمان لە زانکۆ لە حەڕەمی زانکۆ لە زانست و زانست خوازان لە هەموو لایەک دەکەین بەوەی کە بەڕاستی و کارەساتێکی لە نێوان دووکەوانە جرێک بڕ بوو یعنی کارەساتێکی ئاسایی نەبوو ئەمڕۆ ڕۆژێکی جیاواز بوو لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی بۆی کە هاوڵاتیەک و خوێندکارێک یعنی ئەوە نەبووە کەسێک لە دەرەوەی حەڕەمی زانکۆ بووبی دەستی چوبێتە با بڵێن دوو مامۆسای زانکۆ بەداخەوە کە کەسەکە خۆی قوتابی زانکۆ بووە دەستی بچێتە کوشتنی دوو مامۆستای خۆی دوو مامۆسای زانکۆ ئێمە دەزانین کە بابەتی یعنی هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان یان بە شێوەیەکی گشتی مرۆڤ هەموو یەکسانن با بڵێن لە بەرامبەر یاسادا بەڵام بابەتی پێگەی ئەکادیمی یان ئەو پۆستانە وا دەکات مرۆڤەکان جیاواز بن یعنی لە دەستدانی مامۆسایەکی زانکۆ وەکو شتێکی دیکەی ئاسان نییە تۆ پێدوابی کە ئەمە ئاساییە و دەڕوا لەبەرەوەی بابەتی ئەکادیمی و هەموو وڵاتێک پشتی بەستووە بە سەرچاوە مرۆییەکانی کە یەکێک لەوانە مامۆستانی زانکۆن ئەم ڕووداوە دەکرێت یعنی خوێندنەوەی زۆر تایبەتی بۆ بکرێت کاک حەچیم ئەم ڕووداوە ڕووداوێکی ئاسایی نییە لەبەرەوەی پێشووتر هۆشداری دراوە لە بابەتی کوشتنی لەو جۆرە پێشووتر باسیەوە کراوە کە فریای ئەو هەموو چەکە بکەون کە لە ناو ماڵەکان هەیە فریای ئەو هەموو چەکە بکەون لە بازاڕەکان هەیە فریای ئەو هەموو چەکە بکەون کە بەدەست هاوڵاتیە فریای ئەو هەموو چەکە بکەون کە لە سۆشیال میدیا ڕیکلامی بۆ دەکرێت فریای ئەو هەموو چەکە بکەون کە گروپ و خەڵک ئێستا لە تیکتۆک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر ڕیکلامی بۆ دەکەن یعنی تۆ ئەمە لەم دیوەخانە بۆ ئەم دیوەخانە لەم گروپە بۆ ئەم گروپە خەڵک ڕیکلام بۆ چەک و چەکداری دەکات یعنی بەرچاوی حکوومەت یعنی ئەوە نێو خەڵکانە نادیار بن و بەدزی بن و حکوومەت دەستی پێیان نەگە هەر بەبەرچاوی حکوومەت بەبەرچاوی سەیتەرەکانی حکوومەت بەبەرچاوی هێزە ئەمنیەکان خەڵک دەماچەی پێ سیلاحی پێ ئۆتۆمبیلی جامڕەشی پێیە ئۆتۆمبیلی بێ تابلۆی پێیە هەموو ئەمانە ئەوەی لێ چاوەڕوان دەکرا کە گەنجێکی ئاوا بەیانی خوانەکە دوو بەیانی ڕۆژی دیکەش حاڵەتی دیکە وا بێتە پێش یعنی من بە نیگارانیوە دەڵم کە ئەمە دواڕووداو نابێ ئەمە دواڕووداوی ناخۆش نابێ ئەگەر ئەم بابەتی دیاردی چەکداری بابەتی ئەم شێوازی با بڵێن حکوومەت لە دۆڵێک و خەڵک لە دۆڵێک و بابەتی ئەوەی کە پێی دەگوترێ تۆزێک بێسەروبەری لە بابەتی چاودێریکردنی دیاردەی چەک و چەکداری و تا ئێستا یاسای ژمارە 16 ساڵی 93 کە هەموار نەکراوە تۆ یاسای پێدانی مۆڵەت بە چەک ئەم یاسای لە پەرلەمانە بڕیار بوو هەموار بکرێتەوە و با بڵێن بگۆڕدرێ بەڵام بەداخەوە باز لەوە دەکرێت کە چەکی بێمۆڵەت پرسیارەکەوێت چەکی بێمۆڵەت چیە هەموو ئەو چەکانم کارانیان پێ دەکرێت بڕۆ پرسیار بکە بە ناوی کەسێکە مۆڵەتی وەرگرتووە ئەندامێکی هێز ئەمنیەکانە بەرپرسێکە دیوەخانێکە چێخوا و ئاغا و مەسوولێک هەر کەسێکە ئەم چەکە کە چەک تاوانی پێکرا چ گرنگە چەکە کە بێمۆڵەتە یا بە مۆڵەتە کاکە چەک دوژمنە چەک بۆ دوو کەسە بۆ هێزە ئەمنیەکانە ئەرچیان پاراستنی ناوخۆیە بۆ هێزەکانی پاسەوانی سنوورە هێزە ئەمنیەکان چ پاسەوانی سنوور بن چ هێزی داخیلی بی پێویستە کاتێک دەوامی تەواو دەبێت دەماچەکە لە شوێنی دەوام بەجێ بێڵێ تۆ کاتێک سیر دەکەی ڕۆژانە لەم شەقامانە دەیان کەس کە دەوامی تەواو بووە لە دەوام دەگەڕێتەوە یا تاغە سەربازەکەی پێ و چەکەکەی بەشانی وەیە یعنی ئەمە لەوەیە دوو شوفێر لە شەقام لە ترافیک لایت تووشی کێشە دەبن سایقبار هەڵگرێک لەگەر شوفێرێک کە تووش کێشە دەبی هەمووی دەماسە و سیلاحی پێیە یعنی من چەند جارێکی تر لە بەرنامەکان وتومە ئەگەر ئێستا پشکنین بکرێ لە ناو ماڵەکان و لە هەرێمی کوردستان باوەڕ بکە یعنی مبالغە نەبی بڵێم 16 بۆ 70 دەماچە و چەک هەیە لە ناو ماڵەکان لە ناو ئۆتۆمبیلەکان لە بازاڕەکان یعنی دێم خەڵکی کوژرا بەچی کوژرەکاکە لە دە کەس دوو کەس بە چەقۆ کوژراوە 8 کەس بە دەماچە و بە سیلاح کوژراوە ئەمە کاتێک تۆ ئەم هەموو تاوانبارە خۆ دەستگیر کراون یعنی من ئاگادارم و ڕەنگە متابعی دۆسیەکانی دادگاشم کردبێ خۆ 95 و خەڵکانی تاوانیان کردووە دەستگیر کراون و ڕزگاریان نابێ بەڵام ئێستا خەڵک گلەی لە چ دەکات یعنی بەداخەوەمەش بابەتێکی دیکەیە خەڵک گلەی لەوە دەکات دەرێ ئەو کەسانەی تاوان ئەنجام دەدەن دەبردرێن لە چاکسازیەکان و بەندیخانەکان قەڵەو دەکرێن نانی باشیان دەدرێتێ بۆ نمونە یعنی ئەمە سزایان بەسەر سزایەکە ئێستا لە هەرێمی کوردستان
ئێمە دەزانین دوو ڕێی هەیە لەسەر بابەتی سزا لە سێدارەدانیش یعنی بابەتی سزا لە سێدارەدان ڕاگیرایە یاساکە هەیە بەڵام جێبەجێکردنەکە ڕاگیرایە لەبەر کۆمەڵک پێوەری مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە مانای ئەوەی کە ئەو وڵاتانەی کە بەڕووی مافی مرۆڤدا کراونەتەوە یاسای لە سێدارەدان جێبەجێ ناکەن و بەشێک لە خەڵکی دیکەش پێی وایە هۆکاری زیادبوونێم تاوانانە جێبەجێ نەکردنی یاسای سزای لە سێدارەدانە ئەمە بابەتەکەیە من لەم بەرنامەیە ناتوانم ڕێی خۆم بڵێم بە سەریحی چونکە بابەتی سزای لە سێدارەدان پێویستی بە خوێندنەوەی ورد پێویستی بە کۆمەڵک بۆعەت هەیە خوێندنەوەی بۆ بکەیت بە تایبەتی ترسەکە لە چییە بەشێک لە وڵاتان و لە سیستەمە تۆتالیتاریەکان هەمیشە یاسای سزای لە سێدارەدانیان بەرامبەر نارەکانیان وەکو چەکێک بەکارهێناوە کە با بڵێن لە کاتی ئەوەی بەرامبەر هێز ئۆپۆزیسیۆنەکانیان ئەوانە ڕەخ نەدەگرن بۆیە تۆ ناتوانانی بە ئاسانی دامی سزای لە سێدارەدان بکەیت پرسیارەکە ئەوەیە ئەم دۆسیە لە ساڵی 2009ەوە کاتێک لە دادگا بووە باشە مانای چیە ئەم دۆسیە یەکلا نەکراوە یعنی پرسێکی ئاوا کە ئەمە نەچێشەی قەتل بووە نەچێشەی خوێن بووە یعنی بابەتێکی وا 2 ساڵ ئەمە خۆیان باعترافی خۆیان ئەم بابەتە 2 ساڵە لە دادگایە ئەم قوتابی کێشە لەگەڵ مامۆسایەکی خۆی هەبووە باشە یعنی چی ئەم کێشەی لە دادگا ئەو کەیسا کۆتایی پێنەهات باشە بۆ لیژنەیەک لەم زانکۆی خۆیان بۆ نمونە هەڵنەسان بە چارەسەرکردنی ئەم بابەتە دوای ئێستا گوێم لە بەڕێ سەرۆکی زانکۆ بوو دەڵێ لە مانجی 4ەوە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا هەیە کە ئەم قوتابیە سەرپشت کراوە وەرگیراوە لە زانکۆی سەلاحەدین یا سۆران بەڵام قوتابەکە نەیزانیوە بۆ نمونە یعنی قوتابەکە پێی نەگوتراوە دەڵێ سەردانی نەکردووە باشە بۆ پێی ناگوترێ یعنی بۆ بەم قوتابێ نەگوتراوە بابە کێشەکەت حەل بووە ئاگادار بووە تۆ ئێستا سەرپشتی بێ وەربگیرێ دەڵێ سەردانی نەکردووە ئەی باشە زانکۆ ژووری تۆمار و پەیوەندی و تەلەفۆنی نییە خۆم قوتابێ ناونیشانی هەبووە بۆ ئەم کێشەیە ئەوەندە بەخەم ساردی مامەڵی لەگەڵ کراوە بۆ هێشترا بگاتە ئەم ڕۆژە براکەی ئەمڕۆ دەڵێ نەخۆشی دەرونی هەبووە ئەگەر نەخۆشی دەرونی هەبوو چێ پشڕاستی ئەم حاڵەتی کردوێتەوە ئەی ئەگەر نەخۆشی دەرونی هەبوو بۆ ئەم راپۆرتانە نەدرا زانکۆکەی بۆ لە لیژنەی ڕێکاری زانکۆکە ئاماژەی پێ نەکرا بۆ هێشتیان لە ماڵەوە بێتە دەرێ ئەم دەماچەی لە چێ بەدەستکرد ئێستا خۆ پرسیارەکار ئەوە نییە ئەم کەسەی تاوانەکە ئەنجام داوە دەژیر کراوە دەبێت پرسیار بکرێم دەماچێ لە چێینە کاکە دەبێت کە سوکارەکەی وەڵام بدەنەوە دەبێت ئەمە لێکۆڵینەوە بکرێ دەگەڕێم وڵات لەسەر دەماچەکەش بازاری چەکی شەرقسەکە بۆچی حکوومەت پێویست ناتوانێت کۆنتترۆلی بکە بەدری خان سەبارەت بە ڕێکاری بڵین دادگە کە لە 2009 بەڕێز قسە لەسەر کرد بە سەبارەت بە چەک ئەوەی کە خەڵکێک بە ئاسانی چەکی دەست بکەوێ لە پەرلەمان هیچ بەدوچوونێکە یاخود لەگەڵ حکوومەت قسەکراوە بۆ کۆنتترۆلکردنی ئەو چەکی بێمەوەڵات یاخود بە ئاسانی بۆچی لە بازارەکان هاوڵاتی چەکی دەست بکەوێت دوایی تاوانی پیانجام دات بەڵێ طبعا ئەمساڵ لە یاسای چەک لە یاسای ژمارە 2 ساڵی 2022 لە پەرلەمان دەرکرا کە بەداخەوامە ڕەخنەیەکی زۆریش لەسەر ئەم یاسایە هەبووە و ئێمە تێبینی زۆرمان هەبووە و ئێمە فراکسیۆنەکەمان لە خوێندنەوەی دووەما تێبینی زۆرمان خستە ڕوو و مەترسیەکانیشمان خستە ڕوو و دەنگیشمان پێنەدا بەداخەوە کوبرای بەڕێزم ئوستازی بەڕێز ئیشارەی پێدا زۆربوونی چەک و بەکاڵاکردنی چەک و بازرگارنی چەک و ڕیکلامی چەک و بردنەوەی چەک لەلایەن هێز ئامنیەکانەوە ئەمانە هەمووی گرفتی زۆری بۆ هەوڵاتیان و وای کردووە کە تاوان زۆر ببێ طبعا ئەو یاسای لە پەرلەمان دەرکرا کە بەداخەوە وەکووتمان تێبینی زۆرمان هەبوو کە لە عێراق لە ساڵانی زوودا وایە مۆڵەتی هەڵگرتنی چەک تەمەنی لە 25 ساڵ کەمتر نەبێ ئێستا 21 ساڵە بەڵام ئەوان داکۆکیان کرد دەکرد کە هەژدەبێک بەداخەو کە لە 21کەدا ئەوە بۆ نمونە تەسبیت کرا ئەمە هۆکارێکە کە بۆ نمونە کە زۆر بە سانایی و زۆر بە ئاسانی مۆڵەتی چەگەڵگرتن بدرێ بە هەموو هاوڵاتیەک بەپێی ئەو یاسایی کە دەرکرا ئەمە وای کردووە کە بەڕەمەترسیەکان لەسەر تاک بە تاکی کۆمەلگا زیاتر بێ مەژ وای کردووە کە تاوان بەردەوام لە هەڵکشان
دابێ ئەمە وای کردووە بەڕاستی وەکو ئوستازی بەڕێزی شاری پێدا هەڵگرتنی چەک و بوونی چەک لە هەر ماڵێکدا بەڕاستی ئەمە چۆنەڵی جێگەی مەترسی ئەمە ئەبێ هەڵوێستەی لەسەر بکرێ ئەمە بەڕاستی بە تایبەتی گەنج و توێشی گەنج بە بەردەوامی حەزی لە هەر عادەتەن لە شەرقی ئەوسەط تەبیعەتی گەنجەکانی ئێمە وایە حەزیان لە بەکارهێنانی چەکە تەنانەت ئەگەر بۆ یاریکردنیش بێ ئەگەر بۆ سەیرانێکیش بێ ئەگەر بۆ تاقەکردنێکیش بێ ئەگەر بۆ تەقەی شادی و خۆشیش بوو بێ بە بەردەوام حەزەکەن بۆ نمونە کاری پێ بکەن و هەڵی بگرن و بەکاری بێنن بۆ ئێمە مەترسێکی گەورەیە لەسەر بەڕاستی تاک بە تاکی هەرێمی کوردستان و خێزانەکان و ئەو چینە بەرچاوی کە بەداخەوم ڕەخسارێکی گەورە ڕوبەڕێ ئوستازە بەڕێزانە بوویەوە بۆیە ئەگەر بۆ نمونە فلتەرێک نەبێ ئەگەر بۆ نمونە حکومەت بە وەکو پێویست ئەگەر کار بەو یاسایانە کاکە هەندێک بڕگە و بابەتی باشی تێدایە بەداخەوە ئەگەر بە شێوەیەکی پێویستکار لەسەر ئەو یاسای ژمارە 2 ساڵی 2022 بکرێ و بکرایە بەو شێوە بەرچاوە بۆ نوێ دیاردەی چەگەڵگرتن و دیاردەی تاوان ئەنجام نەدەدرا بۆیە ئەگەر کار بە خودی یاساکە بکرێ وەکو پێویست لەو قەنەعەتەدان بە ڕێژەیەکی کەم بۆ نمونە بە ڕێژەیەک تاوان کەم دەبێتەوە بەڵام حکومەت بەداخەوە فلتەرێکی نییەوە ئەوەی کە بە بەرچاوی خەڵکیەوە دیارەکە چەند بازاری چەکفرۆشتن و مامەڵەکردنەیە ئێمە پێی بە دوواداچوونی ئەو کێسانی کە کردومانە جار هەبووە کە لەگەڵ بکەری تاوانێکە وتوێژمان کردووە بۆ نمونە لە ماوەی چەند کاتژمێرێک کە چەند کاتژمێرێکی کەمە بۆ نمونە کەویستێتی بازرگانی بە چەکێکەوە بکات تاوانێکی پێنجامدا بە بڕێک پارەی خەیاڵی لە ماوەی نیو کاتژمێرایە کاتژمێرونیەکە بەدەستی گەیشتووە و تاوانەکەی پێ ئەنجام داوە کەمە جێگەی نیگەرانیە کە هیچ فلتەرێک نییە بەداخەوە کە مەفروزە حکومەت ڕێو شوێنی جدی بگرێتە بەر و ئەو بابەتە بەرەو کەمبوونەوە بەرەو بنبڕکردن بەرێ ئەم بابەتی چەکە و بوونی چەکە و بردنەوەی چەکە لەلایەن هێز ئەمنیەکانی شەو بۆ ماڵەوە مەترسێکی گەورەیە و مۆڵەت پێدانەکەش خۆی لە خۆیدا ئەمە بەڕاستی کارەساتە بەڕاستی ژینگەی خێزانەکان بەداخەوە هەندێک ژینگەی ناجێگیری خێزانەکان و نالەباری هەندێک ژینگەی خێزانەکان وای کردووە کە تاوان بەردەوام لە هەڵکشان دابێ و بۆ نمونە لە زۆربەی لە خێزانەکان ئێستا بەداخەوە معلومی ئوستازی بەڕێزە کاتێک کە بە دوواداچوون دەکەی وەلی ئەمر باوەک دایک خێزانەکان تەنها بۆ نمونە پەروەردەی خێزان وا دەبینێ وا وێنادەکە تەنها نەفەقە پێدان و خواردن دابینکردن و مەسکن و جێگەوبانە بە هیچ شێوەیەک ئاراستەیەکی دروستی نەکردون و پەروەردەیەکی تەندروستی نەکردون ئامادەی نەکردون بۆ نمونە ئاراستەی کۆمەلگان کەم بۆیە وای کردووە کە بە بەردەوامی بە تایبەتی ڕەگەزینێر کە لە ناو خێزانانەدا کە ئازادێکی ڕەهای پێدەدرێت چاوکرانەوە بۆ نمونە هاوڕێی خراپ و ڕۆیشتن بۆ کافتریا و بۆ مەیخانە و بۆ نێرگەلە کێشان و بۆ یانەی شەوانە و بۆ بابەتی تلیاک و هەتا دوایی بەداخەوە ئەگەر بۆ نمونە لە ناو کەناڵە ڕاگەاندنەکانە کەناڵێکی تایبەت بۆ بابەتە دادگاییەکان و ئیجراعاتەکان و حکم یاسایەکان هەبێ گەنجیش هەندێک هەڵوێستە دەکات لەسەر بابەتی تاوان و بۆ نمونە ئەو مادە سزاییانەی کە لەسەر ئەنجامدانی تاوانەیە بۆ نمونێستا ئەو گەنجە بڵێ بەرچاڕوون بوو بێ کە بتوانێ ئایا ئەمە کوشتنی بانقەستا ئەمە کاتە کوشتنی سێ کەس ئەمە بۆ نمونە تۆمەتبارە بە سزادانی عێراقی کە مادە 406 کە بە عەلەنی و بە ئەنقەس تاوانەکەی کردووە ئەگەر بەرچاڕوونیەکی هەبوایە بڵێ ئایا ئەم کردنەش ئەم چۆنەڵی تاوانە گەورەی ئەنجام بدایە مەفروزە بۆ نمونە ڕاگەاندنەکانیش بەرنامەیەکی ئەوانە بووە لەم چەند ڕۆژەی پێشوودا بۆ نمونە کەناڵێکی ڕاگەاندن مەترسیەکانی موادی هۆشبەری بۆ نمونە خستە ڕووە ئەو کەسانەی کە بەکارهێنی موادی هۆشبەرن یاخود تاجیرن هەموو بۆن دەرخستەکان هەموو مەترسیەکان هەموو ئیجابیاتەکان سلبیاتەکانی خستە ڕوو کاتێک مقابلەی ئەوانەی دەکرد ئەگەر بۆ نمونە ئازاد بکرێت لە دوای ئازادبوون چی ئەنجام دەدەیت چی دەکەی هەرێکان بۆ نمونە شتێکی جەوهەری بۆ خۆی دەستنیشان کردبوو ئەگەر ئازاد بکرێن پەشیمان نەسیحەت یاوڕەکانەکەم تەوعیە ئەو دەکەم بۆیە مەفروزە بەڕاستی ڕاگەاندنەکان
جوهریەکانیش بەرنمەیەکی تایبەتیانە بێ سەبارەت بۆ حکومە سزاییانەی کە بەو ڕەهاییە بە بێباکانە بە بێترسانە تاوان ئەنجام نەدرێ بەداخەوە کە وەکو وتمان ژینگەی خێزان و خێزان و پێخەوکەرانی بۆ نمونە ئەندامانی خێزان مەفروضە تەنها پەروەردەی خێزان لە خواردن و مەسکەن و خواردنەوە نەبینێتەوە مەفروضە پەروەردەیەکی تەندروستیان بکات تاوەکو بۆ نمونە کۆمەلگا لە دەستیان ئەمین و ئارام و ئاسوودە بێ. یەکێکی تر لەو وەسایلانەی کە بەڕاستی زۆر زۆر تاوانی پێستانە و ئاسانە بە بەرچاویەوە بۆ نمونە بابەتی ئەلکترۆنیاتەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینێ کوشتن تاوان قەتڵ کە ئەبینێ بەو شێوەیە ئەویش ئەنجامی دەداتەوە و لەزەتی لێوەردەگرێ. یەکێکی تر لە خاڵە جەوهریەکانی ئێمە کە مەفروض دەبی خەینە ڕوو بەڕاستی نەبوونی پەروەردەیەکی دروست و نەبوونی دین کە بەڕاستی هەر بنەماڵەیەک هەر خێزانێک هەر تاکێکی خێزان باگراوەندێکی دینی هەبێ پەروەردەکراوێ بە پەروەردەیەکی قورئانی بە پەروەردەیەکی ئیمانی خاوەن مەبدەئێکی پۆڵاین بێ هیچ کاتێک نابێ بە بکەری ئەو تاوانە گەورانەی کە بەڕاستی ژینگەی هەموو کۆمەڵگا و زانکۆ و حرەمی زانکۆ و مامۆستایانی زانکۆی شێواندووە بەداخەوە. بۆیە ئەگەر بۆ نمونە دین لە هەر خێزانێکدا لە کۆمەڵگەدا بەرجەستە بکرێ دڵنیا باو کاتە هەم خێزانەکان ئارام و ئاسوودە دەبن هەم کۆمەڵگا ئەمین و ئارام و ئاسوودە دەبێت. سپاس دەکەم. کاک محەممەد سەبارەت بە چەک کۆنتترۆلکردنی چەک بڵین حکوومەت بۆ نەیتوانی و کۆنتترۆل چە بکەوە بەرز لە دەستی مافی مرۆژیش کارتان کردووە و کاریش دەکەن ینی لە سەڵات چەندیە و ڕووداوانە کە هۆکارەکەی چەکە بڵین لە سەدانەوە تا شتایە چەکەکە مۆڵەتە بێ مۆڵەتە حکوومەت بۆ نەتوانێت کۆنتترۆلی بکە. حکوومەتەکە بیوێ بابەتی چەک زۆر باسانی کۆنتترۆل دەبێت. ئێمە کاک حەشیم لەبەر ئەوەی چێ مۆڵەتی چەک دەدا و چێ چاودێری چەک دەکا و چێ دەستگای ئەمنی هەموو حکوومەت خۆتی ینی حکوومەتەکە بیاوێ بابەتی کۆنتترۆلکردنی دیاردی چەکداری و چەک و چەکی بێ مۆڵەت یان هەر چەکێک بێ سەبارەت بە حکوومەت ئاسانە. ئەم چەکانە لە چێ دێ بۆ نمونە باش ئەم چەکەی لە بازار خلاص نەبوو 30 ساڵە ئەدی ئەم چەکەی کڕینی فرۆشتنی پێوە دەکرێت خلاص نەبوو ئەدی ئەم چەکەی کڕینی فرۆشتنی پێوە دەکرێت لە بازارەکان نییە ئەدی هێزەکانی ئاسایش چاودێری بازارەکانی چەک ناکەن و زۆر توندیشن ئمە دەزانین یعنی کەواتە کاتێک چەک دەکردرێ یعنی بۆ نمونە ئەم چەکە یعنی هەر بەنمونێ ئەم تاوانی وەربگرە ئەم چەکە یا کردرا یا لە یەکە گوەرگیراوە یعنی ئەم دوو حاڵەتە زیاتر نییە یعنی خۆ ئیماڵەوەی بی کەسە چکەوی هەر کەسە چکەوی ئەم چەکە تۆ کاتێک لە تاوانێک بە دوواداچوونی وردت کرد ئیتر بە ئاسانی بۆ دەردەکەوێت بەڵام کاتێک دەیان کەس تەداخولی کرد و دەیان تەلەفۆن هاتە نامۆزوعی و دەیان واسەکاری هات و دەیان بەرپرس خۆیان لێ کردە ساحێب و دەیان کەس یعنی جار هەیەوەی لێ دێ بۆ نمونە تۆ نازانی هەر تاوانبارەکە دەگیرێت دەماسەکە ون دەبێ لەم نێوەندەدا بۆ نمونە خۆ تاوانبارەکە هیچ پێ نەکرێت بۆ نمونە زۆر جار لە کەیسەکان دەتوانێت بڵێ دەماسەکەم فڕەدا لە فلان شوێن بۆ نمونە خۆ ئەم تاوە ئەم ئێستا ئامێری پێشکەوتوو هەیە پشکنینی پێ دەکرێت یعنی ئێمە یەکێک لەو بابەتانەی کە زۆر باسمان دەکرد تۆ کاتێک دەماچەیەک لە بازار کەسێک دێ ساڵێکە مۆڵەتت پێداوە بە هەر بیانوێک بێ ینی هەتا ئەگەر بازرگانێکە ئەگەر کەسێکی ئاساییە دەماسەیەکت ڕێگەت پێداوە دەماچە هەر بگرێ ئەمە حاڵەتێکی نۆرمەڵە بەڵام ساڵانە کە دێ نوێی دەکاتەوە ئەم دەماچەیە بپشکنە ئەگەر ئەم دەماچەیە دەفیشەکی پێتەقێنرایە پێی بڵ ئەم دەفیشەکە لە چێ تەقاندووە باشە دایتێکی بەڵکو دایتێک کەسەکە تاوانی پێ ئەنجام داوە شتێکی پێ کردو ئەمجە بۆ هێناوەتەوە پێ بڵ ئەم دەفیشەکە لە چێ تەقاندووە ئەگەر دەفیشەکەی لە سەحرا و لە پیاسە و لە سەفرەی تەقاندوێتی بۆ ئەی نازانێ ئەمە شوێنی گشتیە ئەی چەند جار بیستمانە بە ناوی تەقەی خۆشی و لە گەشت و سەیرانەکان فیشەکی ئەوەی کە پێی گوترێ فیشەکی کوێر بەرخەڵکی کەوتو نازانیوە کوێیە یاڵە کاکەمە تۆی لەبەر ئەوەی تۆ دەفیشەکەت تەقاندو نازانی لە چێت تەقاندووە کە تۆ لێ پرسیینەوەی وردت لە بابەتی ئەم حاڵەتانە کرد خەڵک بە ئاسانی داوای چەک ناکە خەڵک بە ئاسانی داوای مۆڵەتی چەک ناکە خەڵک بە ئاسانی چەک ناکرێت ئەمە یەک دوو ئێمە دەزانین هێزە ئەمنیەکان بەڵێ باسی خەڵی دۆمیشت بیر نەچێتەوە بەس ئێستا هەر خەڵک بە ئاسانی بەبێ مۆڵەتی شتێکی دەست ناکەوێت ئەوە کێشەکە نییە کە خەڵک هەر بەبێ ئەوەی کە مۆڵەت شێ بچێتەکەی بۆ بکرێت دەستکەوە و مەترسیەکە نییە خەڵی دۆمیشت باسی هێزە ئەمنیەکانت کرد فەرموو کاک حەشیم ئەوە هەر ڕێک لەگەر ئەم پرسیارەی تۆ یەک دەگرێتەوە هێزە ئەمنیەکان بەڕۆژ لەناو بازارەکانی چەک و دوکانەکانی چەک زۆر وردن تەنانەت ئەو خەڵکانی چەک دەفرۆشن کۆنتاکتی باشیان لەگەڵ با بڵێن هێزە ئەمنیەکان و دەستگای ئاسایی شەیە کە ئەمانە چاودێریان دەکەن من پێم وایە ئەم بابەتە دوو لایانی دیکەی هەیە لایەنێکیان دوای حاڵەتە ئاسایی و یاساییەکە دەکرێت
یعنی بۆ نمونە لەوەیە بە شەو ئەنجام بدرێ بە کاتی دیکە دوای بازارەکە ئەنجام بدرێ ئەو کڕین و فرۆشتنە. حاڵەتی دووەم وەکو باسم کرد وەرگرتنی ئەم چەکەیە و تاوانێکی پێ ئەنجام دەدرێتەوە کەسەکە. یعنی ئەمڕۆ کاکە تۆ هەر بەرپرسێک لەم وڵاتە یعنی بابەتی مۆڵەت بۆ بەرپرس چەک هێزی ئەمنی چێە یان خەڵک چێە بەرپرسە خۆی هەموو شتێکە مۆڵەتی چەک لای خۆیتی چەک لای خۆیتی میلانۆی لایە یعنی مۆڵەتی دەماچی چی وەربگرێت دەبابە و ناقیلەی لایە بۆ نمونە ینی مۆڵەتی چی وەربگرێ مۆڵەتی دەماچەیەک لە دەستگای ئەمنی وەربگرێ بۆ کوڕەکەی بۆ کچەکەی ئێوەمە خۆبینیمان ینی دەیان کەیس و تاوان ڕوویدا کوڕە بەرپرس و ئەوانن تۆ ئەم حاڵەتانەی ڕوویدا هەتا بە کوڕە بەرپرس زادەکە گەیشە کچە بەرپرس یعنی ئەمە ئەم چەکانە بۆ چەکیان پێەیە یعنی بۆ یعنی ڕجاان بابەتەکە باوەڕکەن پەیوەستە بە پەروەردەی ئەم خێزانانە جا بەرپرسە هاوڵاتێکی ئاساییە بازرگانێکە کەسێکی هەژارە باوەڕ بکەن قەت هاوڵاتیەک کە موچەکەی دیاریکراوە و کە ژیانی مەمرەمەژیە ناتوانانی بچی دەماچەیەک بە 15 زۆرەقە لە بازار بکڕی بۆ جوانی لەبەر پشتەی دابنێ و پۆزی پێلێ بدا ئەم خەڵکانن کە لە یەکون فەیەکون کەس نازانی سەرچاوی داهاتیان چیە و ئارەقەی پێوە ناکەن و کەس نازانێت لەکوێ دێنن باشە بەس سەبارەت بۆی کە لەم ڕووداوی ئەو قوتابیە کە دوو مامۆسای کوشتووە ئێستا باسی نەخۆشی دەرونی دەکرێت دەبێت چۆن ئەم حاڵەتە ینی بێگلا بکرێتەوە پێ دوایە دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت ئەم بابەتە کاک حەچیم ینی حاڵەتی دەرونی خۆەوە نییە ینی لەم وڵاتە خەریکە بووتە مۆدل ینی هەر تاوان و ڕووداوێک ڕوودەدا دوو شت دێتە سەر بەرگوێ و بەرچاوی خەڵکەوەیە ئەو کەسەی تاوانەکە ئەنجام داوە نەخۆشی دەرونی هەیە یا کێشەیەکی دەرونی هەیە و ئەو کەسەشی تاوانەکەی بەرامبەر ئەنجام دەدرێت کوژراوە یان هەر حاڵەتێکە کێشەیەکی کۆمەڵاتی ئەم بابەتە شتێک نییە ئەمە ئاوا بڕوە بابەتی نەخۆشی دەرونی هەیە کێشەی دەرونی هەیە ئەمە پسپۆر هەیە دکتۆر هەیە پشکنین هەیە کۆمەڵک ڕێشوێن هەیە کە زۆر بە ئاسانی بابەتانە دیاری دەکات دوای ڕێژەی نەخۆشی دەرونیەکە بۆ نمونە ئەمانە هەمووی ڕێکاری زۆر ئاسایی و ئاسان و سادەی هەیە کە تیمی پزیشکی و تیمی تەندروستی ئمە دەزانین ئەم حاڵەتە زۆر بە ئاسانی دەتوانن هەر لە ماوەی یعنی یەک کاتژمێر ئەم حاڵەتە دەستنیشان بکەن و بۆ ڕای گشتی هەر بەیانی ئەعلانی بکەن کە بەڵێ ئەم حاڵەتە ئاوا بۆ یان نا کە چونکە ئەمە بۆ کەسوکاریشی باشتر ینی بزانم حاڵەتە چییە دوو پرسیارەکەوەیە ئەگەر ئەم کەسە دەرکەوت بۆ نمونە یعنی هەر تاوانبارێک کە دەرکەوت بۆ نمونە کێشەیەکی دەرونی هەیە کەسوکاری دەبنە بەشێک لە تاوانەکە چونکە تۆ چۆن ڕێگەت داوە بۆ نمونە کەسێک کێشەی دەرونی هەیە یا نەخۆشی دەرونی هەیە چۆن ڕێگەت پێداوە بێتە دەرەوە و بە ئاسانی دوای ڕێژەی نەخۆشیەکە حکوم لەسەر ئەوەی دەکا بۆ نمونەم کەسە ئایا ڕێگەی پێدەدرێت بە تەنیا بێتە دەرەوە باشە بەزۆکو کەناڵی ڕاگەاندنیش بەڕێزت شارەزایەکی باشتەیە لە بواری توێژەری بڵین کۆمەڵایەتی و ڕاژکاری خێزان کەناڵەکانی ڕاگەان دەبێت چۆن مامەڵ لەگەڵ ڕووداوە بکەن لەگەڵ کەسوکاریان و لەگەڵ هەتا لێدوان لە بڵین نزیکی بوو کوژەکە و ئەوانە دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت وەڵا کاک حەچیم من بابەتی مامەڵی دەستگاکانی ڕاگەاندن لەگەڵ ڕووداوەکان زۆر بەڕاستی من پێم وایە فەوزایە ینی ئەم وشێن ویستم شتێککە بەکاربێنم بەڵام ئەمە باشترینە ئەنی سوۆشەل میدیا فەوزایە لە هەرێمی کوردستان هەر کەسێک نازانم ئەمان ڕێک نەخراوە یعنی هەر کەسێک تۆ ناکری بەڕاستی پامنێر بۆتە لێکۆڵەر پامنێر بۆتە دادوەر یعنی تاوانبار دەبێتە تاوان لێکراو دەبێتە تۆمەتبار ینی ئەم مستەڵەح قانونیانە هەمووی غەڵەت دەکرێت و بەڕاستی یعنی کەسێک کە تووشی ڕووداوێک بووە لە ڕووی ینی هەر لە ڕووی باڵم بنەما یاساییەکان و بنەماکانی مافی مرۆڤیش لە ڕووی بنەما کۆمەڵایەتی و عورفیەکانیش ڕێگە پێدراونێت تۆ مایکەکەی و کامیرەکەی دەبێت سەرسەری چۆن دەگرێت چۆن کوژرارێ ئاخر قسەی چ بووەچی پێش ئاخر پەیوەندی تەلەفۆنیەکەی لەگەڵ جەنابەت چیگۆ دواوتە چیە بۆ هاوسەرە کوژراوەکە شەهید دەکەێت ئێمە شەهید بووە دواوتەی چی بەمام یعنی ئەم بابەتانە بەڕاستی پامنێر من پێم وایە کێشەیەکی گەورە هەیە لە مامەڵەکردنی دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەوەی ئیسیسنانەکەم باشتر و ناباشتر و خراپتر هەیە بەڵام بە شێوە گشتێکە پامنێرەکان پێویستیان بە داخلبوونە لە خولی ڕاهێنانی باش و سوۆشیال میدیا ڕێک بخرێتەوە ئێستا جەنابەت دەزانی پرۆژه یاسای با بڵێن ڕێخستنەوەی میدیا ئەلکترۆنیش هەیە یعنی من نازانم دەیان مایک و با بڵێن پامنێر دەبینی بە ناوی دەستگای جیازیە کە تۆ نازانی ئەمە دەستگایەکی فەرمیە نافەرمیە
من ڕۆژانە دەیان پەیوەندی تەلەفۆنیم بۆ دێ نازانم زۆرجار ئەم دەستگایە لێرە کار دەکا ئەمە چەند پێیوەستە بە یاساکانی هەرێمی کوردستان. باشە زۆر بە کورتی گەر وەڵامی و پرسیارە پێشتر بەپێی ئاماری لایەوە لە سەدا چەندی ڕووداوەکانی کوشتن بۆی چەکە بە کورتی بێ سپاس دەکەم. بەدڵنیایی 170 بەسەرەوە 170 باشە سپاس دەکەم. بەدرێخان سەبارەت بە سەروەرنەبوونی یاسا یاخود داڵدەدانی تۆمەت باران چەند کاریگەری هەیە لەسەر دووبارەبوونەوەی ڕووداوەکانی کوشتن و تەقەکردن یاخود جێبەجێنەکردنی سزای لە سێدارەدان؟ بەتاکید طبعا جێبەجێنەکردنی ئەوە ئیجرئاتەکانی سزای لە سێدارەدان سستن وەکو پێویست بەڕێوە ناچێ ئەمە خۆی لە خۆیدا هۆکارێکە بۆ زۆربوونی تاوان و بێگومان دادگای نەکردن و وەسستی دادگاکان و یەکلای نەبوونەوەی تاوانباران و یەکلابوونەوەی بۆ نمونە سزاکان و حکومەکانی ئەمەش خۆی لە خۆیدا هۆکارێکە و سەبارەت بە داڵدەدانی تاوانباران و بکەری تاوانکاران ئەم بەڕاستی بە پێی بە دواداچوونەکانی ئێمە ڕێژەیەکی زۆر لە هەردوو زۆن بە ئەو پەڕینی گەرانیەوە کە داڵدە دراون ئێمە بە پێی بە دواداچوونەکانمان جاری وایە بە پێی ڕووداوەکانی ڕۆژ چوینەتە سەر حەدەسەکان چوینەتە سەر ڕووداوەکان راپۆرتمان داوەتە لایەنی پەیوەندیدار و بە بەڵگەوە سەلماندوومانە ناویسیانیمان خستۆتە ڕوو شوێن و گوندەکانمان دیاری کردووە سنوور و زۆنمان دیاری کردووە بەداخەوە ئیجراعات نەکراوە ئەمە خۆی لە خۆیدا هۆکارێکە بۆ نمونە بۆ سەرەڵدانی تاوان بە بۆ زۆربوونی تاوان ئەگەر بێت و بۆ بەکەرانی تاوان داڵدە نەدرێن ئەگەر بە شێوەیەکی یاسایی سزا بدرێ ئەگەر ئیجراعات سزایەکان و سزای سێدارە و ئەو سزا توندانەی کە ئەو کەسەی کە تاوانێکی گەورە ئەنجامەدا بە پێی گەورەی تاوانەکەی سزا بدرێ بۆ شێوەیە تاوان لە هەڵکشاندا نابێ بەداخەوە ڕێژەیەکی زۆر کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە تاوانکار هەن و بکەری تاوان هەن کە ئەمری گرتنیان هەیە بەداخەوە داڵدە دراون ئەمەش خۆی لە خۆیدا گرفتێکی گەورەیەوەکارە بۆ زۆربوونی تاوان. بەڵێ بەپی ئاماری پۆلیسی هەرێم 5,000 داواکراوە هەیە تا ئێستا دەستگیر نەکراوە. بەتاکید ئەو ئامارە لای ئێمەشەیە بەڵام بەداخەوە مەفروض بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ وەزیری بەڕێزی ناوخۆ کە مەفروض بوو بەڕاستی ئیجراعاتکاوە مەفروض بوو کە لەگەڵ ئەنجومەنی دادوەری بۆ نمونە کۆنتاکتی هەبێ ئەو ئیجراعاتە یاسایی و قانونیانەیە کە هەیە جێبەجێ بکرێت لەسەر ئەو ڕێو شوێنە یاساییانەی کە ئەوانەی کە تاوانبارن وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوون بەداخەوە زۆرێکیش هەن جاری وایە بە جۆرە جۆران دەرچەی بۆ دەدۆزرێتەوە جاری وایە بۆ نمونە تاوانبار بۆی دەرەچێوێکێکی تر پێوە بێ جاری وایە سڵح دەکرێت جاری وایە بۆ نمونە ئوستازی بەڕێز باسی بابەتی دەرونی و ناجێگیری تەندروستی و هەتا دوایی کرد جاری وایە پێدەچی ئەو دەرچانەش بدۆزنەوە بە جۆرێک لە جۆرەکان ئومێد دەکەین ئەو پسپۆڕە بەڕێزانە ئەو دکتۆرە خاوەن پیشۆ بەڕێزانە بە زووترین کات بۆ نمونە ڕێکاری ئیداری خۆیان بگرنە بەر کە بزانین ئایا بۆ نمونە ئەم خوێندکارە کە بەداخەوە شکۆی زانکۆ شکۆی بەشی یاسا هەموو ئەوانەی تێپەڕان کە خوێندکاری بەشی یاسا بێ خۆی قانونی خوێند بێ و شارەزا بێ لە بەشێکی قانون خۆ هیچ ناچاوکراوەیەکی بۆ بەرامبەر بە ئیجراعاتەکان و بە سزایەکان و بە حکومە سزایەکان بەداخەوە تاوانە گەورەی ئەنجامدا. بەڵام مەفروزە بەڕاستی حکومەت و ئەنجومەنی دادوەری بە ڕێوشوێنی تون بگرێتە بەر بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکانە و حاڵەتانە کەم بکرێتەوە. باشە دەبێت چی بکرێ بۆ کەمکردنەوەیان چی باسی پەروەردەی خێزانیت کرد باسی پەروەردەی قوتابخانەکانت کرد لە ناویدا پەروەردەی ئیسلامی یاخود کەناڵەکانی ڕاگەن دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی و حاڵەتانە یاخود کەمکردنەوەیان؟ بەڵێ بەتەکید زۆر گرنگە ئێمە ئەوە یەکەم جارە بێ ڕێوشوێنەکان لە حکومەت و لەلایەنی دەسەڵاتدار و لەلایەنی ئەوانەی کە لایەنی جێبەجێکارن دەست پێ بکە ئەوە گرنگە مەفروزە حکومەت ڕێکارە یاساکانی خۆی بکرێتە بەر لایەنی ئەمنیە لایەنی یاساییە بۆ نمونە داڵدەدانە ئەوانەی کە حکمی گرتنیان هەیە بکەری تاوانەکانە حکومە سزاییەکانە سزای سێدارەیە هەر شتێک لەوانەیە مەفروزە جارێ ئیجراعاتان لەلایەن حکومەتەوە دەست پێ بکە و مەفروزە بۆ
نمونە ئێمە کە بمانەوێت تاوان کەم بکرێتەوە کە بەداخەوە ئەو تاوانانەی کە بە ڕۆژانە دەیبیستین ئەو حاڵەتە لە کتوپڕانە و جەرگ بڕانەی کە دەیبینین زۆر جار بۆ نمونە هۆکار زۆرن بۆ نمونە وەکووتمان ژینگەیەکی ناتەندروستی خێزانی بۆ نمونە نیزائی بینی دایک و باوکێک مناڵک لەو بینەدا مناڵێکی بۆ نمونە نەوجەوانان یا مناڵک لە دەرەوە گەورە دەبێ یا مناڵک لە ناو ژینگەیەکی پڕ ئاشوب و کێشەیە دروست دەبێ سەرنجام یا بۆ نمونە تەقەکەرە یا چەقۆوەشێنە یا تلیاک کێشە یا ژیانی لەسەر شەقامەکان بەسەرە باو ئەوە دەرهاویشتەکانیەتی و جاری وایە بۆ نمونە چاودێری خێزانیش گرنگە کە بەداخەوە ئەوە بە جۆرێک لە جۆرەکان خێزانەکان کەم تەرخەمن و هیچ گرنگیەک بە پەروەردەی تاگ نادەن ئەمەش خۆی لە خۆیدا بۆتە هۆکار کە هەمیشە تاوان لە بەرزبوونەوە دابێ. ئێستا لە هەرێمی کوردستان بەپێی بەدواداچوونەکانی ئێمە کە بەدواداچوونمان کردووە لە بۆ نمونە گرتن و گواستنەوە لە چاکسازیەکان لە ئاسایشی گشتی هەر سێپارێزگاکە ئەوەی بەدواداچوونمان کردووە بە گوتەی زۆرێک لە بەڕێوبەری گشتی ئاسایشەکان باز لە مەترسیەکانی بەکارهێنی موادی هۆشبەر دەکەن بۆ گیراوەکان یا سزادراوان زۆربیان ئەوانن کە مەحکومن بە موادی هۆشبەر و بەکارهێن یا ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەرهەڵدانی تاوان. ئێمە کاتێک بەدواداچوونەکەین سیرەکەین ئەوانەی کە بکەری تاوانن ئەوانەی کە زیاتر مەشمولن بە مادەی 400ەکان کە قاتیلن کە قەتڵ دەکەن کە حکمی بۆ نمونە سێدارەوە تا دوایانەیە ئەوانە زۆربەی ئەوانن کە مدمینن کە بەکارهێنی موادی هۆشبەرن ئەوانە مەترسێکی گەورەیان لەسەر کۆمەلگا و خێزان دروست کردووە. کاتێک لایانی دەرونی ناجێگیرە کاتێک بۆ نمونە لە حەدی خۆی زیاتر ئەو مادە کحولیانە بەکارێن سەر هەڵەدا بۆ ئینتیعال بۆ تووڕەیی بۆ دەستبردن بۆ حاڵەتی خراپ و کوشتن و تەنانەتیایەتی دایکی کوشتووە ئەزیزترین کەسی بۆ نمونە لەدەستداوە. ئێمە بۆیە دەڵێن مەفروزە حکومەت بەڕاستی ڕێوشوێنی خۆی بگرێتە بەر ئێمە لە ساڵی 2020 ئەگەر هەڵە نەبن یاسای ژمارەیەکی مادە هۆشبەرەکانمان دەرکرد یاسای بەرەنگاربوونەوەی موادی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان بۆ نمونە بۆیە دەڵێن مەفروزە حکومەت ڕێوشوێنی خۆی بگرێتە بەر ئەو یاسا بەرکارانەیە ئەو سانەی دەرکراون کاری پێ بکرێ دەوت چەندێک بەسەر دەرکردنی ئەو یاسایەدا بۆ نمونە تێپەڕیوە کە لە ناو یاساکەدا بریتە لە پێ ئەم یاساکە بریتە لە 50 مادە لە ناو یاساکەدا باز لەوە دەکرێت مەفروزە کە لە هەموو پارێزگاکانە چەند سنتەرێک بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی ڕوبەڕی ئەو حاڵەتە بوونەوە بە کەڵکی ناو کۆمەلگا و جارێکە شیاندنیان بۆ بکرێتەوە بۆ نمونە چاکساز ببن. ئەمانە هەموو هۆکارن بۆ زۆربوونی تاوان ئەمانە هەمووی وەسیلەن کە بۆ نمونە بابەتی ئەلکترۆنیا ڕاگەیاندن ژینگەی خێزان چاودێری نەکردنی خێزان هەموو ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە هەمیشە تاوان لە هەڵکشان دابێ بەداخەوە. گەنجەکانی ئێمە بۆ نمونە مدمینن بەیانەی شەوانە بە گازینۆ و کافتریاکان بە هەموو ئەو شتە نەخوازراوانەی کە نامۆن بە کللتوری کوردی نامۆن بە دابوونەریتی کۆمەلگا نامۆن بە ئاینی پیرۆزی ئیسلام کە سەدە لە سەدانەوە و سێی بەڕاستی خەڵکی هەرێمەکەمان موسڵمانە بەداخەوە بەڵام بەو شێوەیە خەریکە خێزانی کوردی و تاکی خێزان بەرەو هەڵۆشان و لێکترازان دەچێ و مەش هۆکارەکەی نەتیجەکەی ئەوەی لێ دەکەوێتەوە بەداخەوە. سوپاسەکەین کاک محەممەد بەرز چی بە چارەسەر دەزانین چی لە بۆ کەمکردنەوەی ئەم ڕووداوانە بێ ڕووداوەکانی کوشتن تەقەکردن تۆڵەسەندنەوە دەبێت چی بکرێت لە ئاسی خێزان بێ ڕاگەیاندن بێ حکومەت بێ؟ وڵا کاک حەچیم هەموو تاواکەری یەکترە پێم خۆشە بەڕاستی یعنی لەبەرەوەی هەموو بابەتێکی من ئەمە دەوڵەتەوە ئەمە وڵاتە و دڵنیان لەوەی کە تاوان دەبێت دڵنیان لەوەی کەمە کۆتایی نییە و نابێت دەسەوەسان دابنیشین و پێمان وابێ ئەمە ئاخر زمانە و ژیان ناوەستێ بەڵام قسەکە ئەوەیە چەند دەبێتە عیبرەت و چەند دەبێتە دەرز و چەند دەبێتە مای ئەوەی کە بۆ نمونە خێزان تاگ مؤسساتی دەوڵات حکوومەت هەموو خەڵک بەخۆی دابسێتەوە بزانی کەم و کوڕی لە چێ کێشە لە چێە بزانی ئەو نەواقسانە چیە دەبنە مای زیادبوونی تاوان لە هەموو دنیا یعنی ئمە دەزانین یەکێک لە بنەماکانی دیاریکردنی کێشە بریتە لە ڕێگەکان یعنی هۆکارەکانی دروستبوونی کێشە دواتر چارەسەریەکان من پێم وایە خێزان دەوری سەرەکی دەبینێ یعنی وەکو تاک خێزان دەوری سەرەکی دەبینێ یعنی کاک حەچی من لە بەرنامەی تریژەم قسەم کردووە خەڵک ئێستا کوڕەکەی بۆ 12 شەو بۆ یەکی شەو کچەکەی بۆ 12 1 2 شەو
ناچتەوە ماڵەوە لە کافتریایەکانە لە شوێنە کەس نازانی لەکوێیە کاتێک تووشی کێشەیەک دەبێت باوکو کە سوکارەکەی پێش هەموو کەسێک لەسەر تەلەڤیزیۆنەکان و لە بەردەم مایکەکان دەڵێن کێشەمان لەگەڵ کەس نەبووە ئێخۆمە تووەرە ئاگال لێ نەبووە لە ماڵەوە نەبووە کێشەی چ لەگەڵ کەس نەبووە تۆ نازانی هاوڕێکانی چیە نازانی ئەم شەوەی لەگەڵ چێ بەسەر برد نازانی لەکوێ بەسەر برد نازانی لەگەڵ چێە جارێ بەشێک لە باوکەکان بەداخەوە یعنی ڕۆڵی پەروەردەیان لەدەست داوە یعنی ئاگیان لە پەروەردەکردنی منداڵەکان نەماوە بابەتی تەکنەلۆژیا وای لێ هاتووە کە خەڵکێک پێی وایە ئەمان نیعمەتێکی باشە لە ماڵەوە منداڵەکانی خافڵاندووە و هێڵێکی فری ئینتەرنێتی بۆ ڕاکێشاون و هەرێکی لە ژوورێک کردوون وەکو ئەوەی کە با بڵێن کۆنتترۆڵی ماڵەکەی کردو بەڵام نازانی کارەساتی گەورە لە ژوورەکان ڕوودەدا نازانی کارەساتی گەورە و ڕێککەوتنی گەورە و دروستکردنی گروپ و هەموو شتێک لەم ژوورە تایبەتانە ڕوودەدا کە خەڵک پێی وابووە لە ماڵەوە بۆ نمونە ئیشەکانی تەوزیع کردووە باوکو کچ باوکو کوڕ دایک و کچ دایک و کوڕ جار هەبووە دوو شەو سێ شەو یەکتر نبینێت لە یەک ماڵ لە یەک خانوو یعنی وای لێ هاتووە بۆ نمونە کوڕ و کچ بۆ نمونە دەڵێ بەیانەکە نان ناخوانی ئەوڕۆکە نان ناخوا کاتێک هەڵدەسێ باوکەکە لە ماڵەوە نییە کاتێک ئەو دەچێتە دەرێ بپێچەوانەوە باوکەکە نهاتوێتەوە ئیتر ئەم کارەساتە گەورە کاتێک کوڕەکە دەچێتە دەرەوە باوکەکە نازانی لەگەڵ چێ ڕەفیقا لە کام کافتریایە لەوێ شەڕ ڕوودەدا کاتێک دەزانێت یا کوڕەکەی بە کوژراوی بۆ دێتەوە یان تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبێت لەسەر کچەکەی بۆ نمونە ئەم بابەتانە پێویستی بە کۆنتترۆڵە یعنی ئاشتەوایی خێزانی زۆر گرنگە هەر هیوادارم یعنی ئەم بابەتە ببێتە دەرسێک بۆەوەی هەر ئەم شەو خێزانەکان ژن و پیاوەکان خەریکە دەبنە بێگانە لە ماڵەوە کاک حەچیم یعنی ئەمە من ڕایشکاری خێزانیم ئەم کەیسانە دەبینیم بۆیە وا دەڵێم باوڕکە خەریکە ژن و پیاوەکان هاوسەران دەبنە ڕەفیق و برادەر لە ماڵەوە یعنی ئەگەر یەکتریش نبینن ئاساییە لەبەرەوەی بە مۆبایلەکە لە دەرەوە بە ڤایبەر ئاگایان لێکە لە واتسەپ ئاگایان لە یەکتری و تەلەفۆن هەیە کە دەستنەوە ماڵەوە تامەزرۆی بینینی یەکتر نین ئەم بابەتی ئەلیکترۆنیە و تەکنەلۆژی زۆر بەخراپ بەسەر ئەم میلەتە و بەسەر ئەم هاوڵاتیانی ئێمەدا شکاوەتەوە یعنی کەس بیری کەس ناکە تۆ وای لێ هاتووە لەبەر ئەوەی ڕسمەکە و وێنەکە و ڤیدۆیەکە و سناپەکە و هەموو بابەتەکەت لەلایە هەمووش دەیبینی کەواتە زۆر نەشی لە ماڵەوە بە دەم و چاو نەشی بینی قسەشی لەگەڵ نەکەی مەجلیسیش کۆ نەبیەوە مەجلیسی نان خواردنەکان ئەمە تەنانەت لە شەریعەتی ئیسلامی جێگەهەڵەنەم هەیە کە پێویستە ئینسانەکان بەیەکەوە لەسەر یەک سفرە کۆ ببنەوە یعنی بۆ ئەوەی محەبەت و خۆشەویستی دروست بێ بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر سفرەی ناخواردن باوک لەگە منداڵەکان لەگەڵ باوک ئەمجا قسە جێرانەوە یعنی کۆمەڵک بابەتی هەمومان کەم تەرخەمین یعنی خێزانی نمونەیی نەماوە لەم وڵاتە تەکنەلۆژیە شوێنی هەموو شتی گرتووەتەوە ئەنجا دەوری حکوومەت زۆر گرنگە بابەتی جێبەجێکردنی یاساکان یعنی یاسا بە هەر ئەوە نەبێت کە دەگوترا وەکو تۆڕی ماسیەکە وایە بچووکەکان دەگرێ و گەورەکان لیان ڕزگار دەبێت خەڵک ئاشتەوایی دروست بێ خەڵک دڵنیایی بدرێت لەوەی کە یاساکان جێبەجێ دەکرێن من پێم وایە لە هەرێمی کوردستان هێزە ئەمنیەکان دەوری باشیان جێراوە دادگا دەوری باش دەجێڕی بەڵام خەڵک چاوەڕێی باشتر دەکات خەڵک پێی وایە نابێت چاوپۆشی لە تاوانباران بکرێ بۆیە ئەم بابەتانە ئەگەر هەموو کۆ بکرێتەوە من دڵنیام تۆزێک ئاهێک دەچێتەوە ناو ماڵەکان و هاوڵاتیان هەست بە ئارامی دەکەن بەڵێ سوپاس بۆ هەردوولاتان بەڕێز کاک محەممەد گۆمەشینی و بەدریە ئیسماعیل سوپاسیان بەدەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان